حقمان نییە بەسەر ئەحزابەوە حقمان بەوەی کە ئێمە کوردین بۆ میلەتی کورد دەنگ دەدەین لە کەرکووکە هەمومان دەنگ بدەین نابێت لە ماڵەوە دانشین ئێمە ئەگە دەنگ نەدەین یعنی کورد نین بەڕاستی کورد نین من وەکو کچێکی کورد کە یەکەم جارمە بێم دەنگ بدەم داواکارم لە هەموو گەنجان بێن دەنگەکانیان لێرانە بدەن چووکە کاتێکی کەمی ماوە بۆ ئەوەی کورد سەرکەوێت بۆی بتوانین لە وڵاتەکەمانە لە شارەکەمانە بە ئاسوودەی بژین پاک و خاوێنی زیاتر بڵاو ئەبێتەوە چکە ئەگەر پارێزگاکەمان کورد بێ ئەو کاتە کورد زیاتر سەرئەکە پێویستە سەرکەوتن بەدەستبێنین هەوڵ بدەین هەمومان دەنگ بدەین نابێت لە ماڵەوە دانشین پێویستە هەمومان دەنگ بدەین. من ژۆ کچێکی کەرکووکی ئەمڕۆ کە هاتوومە دەنگم دا بۆ یەکەم جار داواکارم لە هەموو ئەوانەی کەوا هێشتا دەنگیان نەداوە کاتێکی کەمی ماوە بێنگ بدەن لەبەرەوەی شارەکەمان جوانتر بێ شارەکەمان هینا بتوانین بە ئازادی بسوڕێنەوە کورد لەم شارە پلۆپایی هەبێ. داواکەم لە هەموو کوردێکی شاری کەرکووک ئیمڕۆ کە فرسەتە بێتە سەر سندوقی دەنگدان دەنگەکەی خۆی بدا حتا ئیسپاتی بکە لە کەرکووکە ئێمە دەنگی کورد زیاترە لە تورکمان و لە عەرەبیش بەڵام ئەگەر نەیات ئەوە زۆر زوڵم لە خۆی و لە میلەتەکەیەکە ئەبێ ئێمە مادەم کوردین لە شاری کەرکووکە حقمان نییە بەسەر ئەحزابەوە حقمان بەوەی کە ئێمە کوردین بۆ میلەتی کورد دەنگ دەدەین لە کەرکووکە. ئەزیزەکەم ئینشەڵڵا بە ئیزنی خوا ئەوە هاتووینە کورد بێ دەبێت دەنگ بدا لەم شاری کەرکووک خاستن بە نسبەت کەرکووک سەرکەوتوو بین ئێمە ئەگە دەنگ نەدەین یعنی کورد نین بەڕاستی کورد نین ئەم دەنگدانە بۆ کووردە سەرکەوتووی کووردە. داوا لە هەموو کورد و کوردستانەکانەکەم بێن لە کەرکووک دەنگ بدەن بۆی کوردبوونی خۆیان بسەلمێنن کە لە کەرکووک دەنگدانی کەرکووک یعنی کوردبوونی خۆت پێویستە هەموو کورد لە هەر شوێنێکن لە هەر شوێنێکی کوردستانن هەر شوێنێکی عێراقن بێن لە کەرکووک دەنگی خۆیان بدەن دەنگی خۆیان نەسووتێنن بۆی کورد سەرکەوێ بەسەر هەموو ناحەزان و ناحەزانی کورد و کوردستان. هیوادارم هەموو خەڵکی کەرکووک هەموو کوردێکی بە شەرەفی خەڵکی کەرکووک فریای دەنگدان بکەوێ کاتەکەی زۆر کەمە هیوادارم هەموو خەڵکێک بێ بۆ دەنگدان. داواکاریم ئەوەی کە نەهاتەوە بۆ دەنگدان تا ئێستاکە کات ماوە هێشتان کات لە بەردەمیانە ماوە بێن بۆ دەنگدان. بەڵێ.